لە کاتێکدا یادی ڕاپەڕینی ساڵی 1991 بەرز ڕادەگرین کە ئێستا کوردستان پێگەیەکی بەهێزی لە ئاستی وڵاتانی جیهان و هەروەها ناوچەکە هەیە، بەڵام ناوخۆی کوردستان گرنگێکی تایبەتی بۆ هاوڵاتیانی هەیە. یادی ڕاپەڕین و ئەو مێژووە مەزنەی کە گەلی کورد بە درێژایی مێژوو هەم بە قوربانیدان هەم بە دەستپێکی ئەو شۆڕشە یەک لە دوای یەکانە دەستی پێکردووە تا چەندە لە نێو هزر و فکری تاکی کوردوەنەوەی ڕابردوو و ئێستادا ماوە چیمان کردووە بۆ دانانی بناغەیەکی پتەوی پەروەردەی. ئایا پرۆگرامەکانی پەروەردەی لە کوردستان توانویانە لە ئاست گەورەی مێژووی کووردا بن؟ من زیاتر قسە دەکەم لەم بارەوە بەڕێز ئاکۆ سابیر سەرپەرشتیاری پەروەردەی لە ستەدیۆ میوانمە. زۆر بەخێر بێی بەڕێز ئاکۆ. ئەمەوێ سەبارەت بە دۆخی پەروەردە لە دوای ڕاپەڕینەوە قسە بکەین. 32 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕاپەڕیندا، توانیمانە چی بکەین لە بواری پەروەردەی؟ ئایا پرۆگرامەکانی خوێندن لە ئاستی پێویستە هەن؟ بەناوی خۆی گەورەی میهرەبان، سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە و یادی 32 ساڵەی ڕاپەڕین لە هەموو گەلی کوردستان پیرۆز دەکەم. بەنسبەت پەروەردە لە دوای ڕاپەڕینەوە ئەوەی ئەمن ئاگادار بم بەشێکیان خۆم لە ناو پرۆسەکەدا، بەشێکی دیکە خۆی پێش کاتی من بووە. ساڵی 1991-92 بۆ یەکەم جار برێن پرۆگرامەکانی خوێندن گۆڕانی بەسەرداهات دەبەر ئەو کاتە پێش 91 باسی زیاتر فەلسفەی بەعز بەسەر پرۆگرامەکاندا ڕەنجی دابەوە. لە پاش ڕووخانی ڕژێم ساڵی 2003 جارێکی دیکە پرۆگرامەکانی خوێندن گۆڕانی بەسەرداهات بۆی لەگەر هەموو عێراقدا ئێمە ئاگامان لە یەک بێ. خۆشبەختانە بەندە ئێمە وەفدێک وەزارەت پەروەردە تەشکیلی کرد، ئێمە چوین بۆ بەغداد لەگەڵ ئەوان زۆر شتمان وەکو خاڵی هاوبەش لێ کرد. ئەوەی جێگای دڵخۆشیە لە کابینەی نوێدا بەڕێز دکتۆر ئالان پێداگیری کرد لەسەر ئەوەی کە پرۆگرامەکانی کۆمەڵایەتی دووبارە پێویستیان بەوەیە چاپێداخشانەوەی بۆ بکرێت. ئەو گۆڕانکاریەکەوە لەو سەردەمەتا کردان لەگەڵ ئێستا جیاوازە، ئێستا قۆناغێکی نوێیە، کۆمەڵی گۆڕانکاری هەیە کە پێویستنەوەی نوێ بە ئەو مێژووە پرشنگدارەی گەلی کوردوە و مێژووە پڕ لە شەهید و قوربانیدانە ئاشنا بێت. ئەمە لە نێو پرۆگرامەکانی خوێندندا چۆن جێگەی کراوەتەوە؟ خۆشبەختانە ساڵی 2022-23 پرۆگرامەکانی کۆمەڵایەتی پۆلی 7-8 گۆڕانی بەسەرداهات. ئەوەی کە باسی ڕاپەڕین دەکرێت ئێمە حتمما دەبێت لە مێژووی هاوچەرخ باسی بکەین. ئەم شتانە هەم ڕەنجی دایەوە، یعنی ئەگە پێشوەختە لەوانەیە پێتان سێر بێ ئەگە بە کەسێکت بووتە لە هەرێمی کوردستان بەتایبەتی نەوەی نوێ پێدوگوت بە 5 ئەم ڕۆژە پشووە نەیدەزانی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە. بەڵام ئێستا ئێمە بەڕسمی لە ناوەندەکانی خوێندن بەتایبەتی لە پۆلی نۆ باسمان کردووە کە یەکەم ڕۆژی ڕاپەڕین 5 لە ڕانی دەست پێکردی. ڕانی بۆچی ناویلێنراوە دەواازەی ڕاپەڕین 5 بۆ کراوەتە پشوو. ڕۆژی 20 مانکە کەرکووک تاج ڕاپەڕینی لەسەرنا ڕۆژی نەورۆزەکە بووە 2 نەورۆز. ئەوانەمان هەموو لە ناو ناوەندەکانی خوێندن لە پۆلینۆ بە جوانی باس کردووە. پێتان وایە نییە پۆلینۆ زۆر درەنگە، دەبێت هەر لە سەرەتاییەوە قۆناغەکانی سەرەتایی ئەو منداڵانەی کە بناغەیەکی فکریان بۆ دادەنرێت بە تایبەتی قوتابخانەکان ڕاستەخۆ کاریگەری لەسەریان هەیە، لەوێەوە دەست پێ بکات؟ ئێمە لە پۆلیش چواری بنەڕەتیشەوە هەندێک ئەو بۆنە و نیشتیمانی و ئەو جەژنە نەتەوەیی ئەوانەمان هەموو بە قوتابیان ڕاگەیاندووە. تەنانە نەکەت مەسەلە بۆنە نیشتیمانی و یادەوەریەکان، هەنی ئەو کارە ساعتانی کە بەسەر گەلی کوردستاندا هاتووە. ئەوەی جێگای دڵخۆشی حەزم لێ لێرکوانەوەکو پەیامێک ئەوەش ڕابگەێنم. ئێمە لە پرۆگرامەکانی خوێندن باسی ئەومان نەکردو بە تاقی تەنیا گەلی کورد لە کوردستان ئەو مەرگە ساعتەوە یان ئەو نەهامەتیان بەسەرداهاتی یان ئەو بە تاقیتەنیا ڕاپەڕینەکەی ئەنجام دابێن کە وشەی گەلی کوردستانیان چەم و دەستەواژە گەلی کوردستان بەکاردێن کەواتە یعنی لایانی پێکاتەکانشمان فرامۆژ نەکردێت کە لەگەڵ کووردا ئەوانش هەمان معانات و ئێش و ئازاری کە بەسەر گەلی کووردا هاتووە، ئەوانش کە لە کوردستان لەگەڵ ئێمەدا دەژین هەمان معانات و ئێش و ئازارن بەسەراتەوە. کەواتە لە پۆلی چواری بنەڕەتیەوە بەڕاستی بابەتی نیشتیمانی بابەتی نەتەوەی زۆر جوان و بەپێز بۆ قوتابی ڕوون کراوەتەوە. ئیتر لەبەرەوەی مێژووی هاوچەرخە جارێکە لە پۆلی شەشی بنەڕەتی ڕەنجی داوەتەوە. اینجا هاتینەتە پۆلینۆ دواتر لە وێژەش لە پۆلی 12 ئەوەی کە پێدەکوتی دەستکەوتەکانی ڕاپەڕین و ئەنجامەکانی ڕاپەڕین هۆکارەکانی ڕاپەڕین و ئەنفالەکان و کیمیاباران و ئەو جینۆسایدی کە بەسەری گەلی کووردا هاتووە هەمووی ڕەنجی داوەتەوە زۆر بە جوانیش. باش، ئاماژەتان بۆ کرد کە لە کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان گرنگێکی زیاتر بەم بابەتە دراوە. ئێوەکو سەرپەرشتیارانی پەروەردەی تانەوێت چی دیکە بەم پرۆگرامانە زیاد بێت یا چی دیکە بکرێت بۆ ئەوەی کە بتوانین بەباشی باسی مێژووە بۆنە نیشتیمانی نەتەوەیەکەمان بکەین؟ ئایا داواکاریتان هەبوو وەڵامتان دراوەتەوە؟ سپاس بۆ خوا بەڕاستی هەم دکتۆر ئالان ئەلێرکانەوە دەستخۆشی دەکەم، هەر مامۆستا حەسەن سەرتیب جاف هەم ئەم برایانەم
ئەو خوشکانم لە پرۆگرامەکان و لە لیژنەکان لە هەموو پارێزگاکان ئەو جێگای دڵخۆشیە یعنی سلێمانی هەولێر کەرکووک گەرمیان هەڵەبجە هەمووی هاوبەشە لیژنێکی زۆر ڕێک و پێک و بەتوانە و ئەکادیمی بەشداریان کردووە لە دانانی پرۆگرامەکان و ئەوەی ئێمە کە جێگای دڵخۆشیە ئێمە دەستکراوەینە لە بابەتەکە بە پێی ئەم گۆڕانکاریانەی کە ئێستا ئەمڕۆ ناوچەکە پێدا تێپەڕی و کوردستان پێدا تێپەڕیوە دەستکەوتەکان و لەمپەرەکان و ئالنگاریەکان هەمومان لەوێ باس کردووە. باشە زۆر جار باس لەوە دەکرێتەوە بیرهێنانەوەی ئەو بۆنانە یا ئەو زوڵمستەمەی کە لەگەلی کورد کراوە کاریگەری لەوانەیە پێچەوانی لەسەر تاکی کورددا هەبێت بەوەی کە کۆمەڵێک توێژەری کۆمەڵایەتیش ڕاهێنان لەسەر و بابەتە دەکەن بەڵام ئەوەی کە گرنگە دانانی بناغە فکریەکەیە لە بواری فکریەوە ئێمە چیمان کردووە لە یادەکاندا لە بۆنەکاندا پەروەردە دەتوانێت چه ڕۆڵێک بگێڕێت هەم لە ڕێگەی سەرپەرشتیارانی پەروەردەی هەم لە ڕێگەی مامۆستایانی وانە بێژ و توێژەرانی کۆمەڵایەتی لە نێو قوتابخانەکانەوە. خۆی لە ڕاستیدا پەروەردە دوو بەشە بەشێکیان کە مامۆستایان دەچن بۆ ناوەندەکانی خوێندن ئەرکێکیان ئەوەیە کە پێی دەگوترێت پەروەردەیی ناوەکەی لە خۆیتی ئەویت کە فێرکردنەکەیە ئەوەی مەسەلەی فێرکردنەکە ئێمە باسی ئەو بۆنە نیشتیمانی و نەتەوەیانە دەکەین زۆر جار بەڕاستی بە لێرە ئەمەش دیسان ینی خاڵی دۆمە حەزم لێ جەختی لەسەر بکەم مامۆستایانی خۆشەویستیش دەور دەبین بە تایبەتی مامۆستایانی کەوانەی کۆمەڵایەتی دەرێنەوە مێژ و جوگرافیە و کە ناومالێنە زانستە مرۆڤایەتیەکان یعنی نمونەیەکی بەسیتت لۆ برێم ئەم ساڵ هەفتەی دوازدە کە ڕۆژی ئاڵای کوردستان بوو کەوتە ناو ئەزمونونەکانەوە بەڵام لە ڕێگای پامێکی مەسەرەن دکتۆر ئالان و وەزیر پەروەردە ڕاگەیاندرا کە دەبێت ئەگە بۆ سەعاتێکیش بێ ئەم یادە بکرێتەوە لۆ ئەوەی نەوەی ئێستا ئاشنا بێ بۆی ئایا بۆچی هەفتەی دوازدە لە چیەوە هاتووە لە پۆلی نوێیەکە شتێکیش یعنی وەکو هەر دیسان حەزم لێ باسی بکەم باسی ئەومان کردی ئەم ئاڵایی کوردستانی کە ئێستا شانازی پێوە دەکەین بە چەند قۆناغ تێپەڕیوە لەکێوە بۆ یەکەم جار سەری هەڵداوە چێدای ڕشتووە لەکوێ سەری هەڵداوە ئەمانە لە چ شۆڕشێک و ڕاپەڕینەکانی کورداندا مثلەن ئەم ئاڵایە بۆتە سیمبۆل ئەمانە هەموو باسی لێوە کراوە. باشە یادکردنەوەی ئەم بۆنانە لە نێو قوتابخانە و ناوەندە پەروەردەیەکاندا وەکو ئێستا ماژەتان پێکرد لە هەندێک کات ئەگرفتی لە بەردەم دروست دەبێت بەهۆی پشوەکانەوە بەڵام هەر هەوڵەکان بەردەوامە ئەمە تا چەندە کاریگەری هەیە و چۆن هەوڵتاندا بۆ ڕێکخستنی سەرجەم ئەم بۆنانە بۆ یادکردنەوەی و بیرهێنانەوەی جگەلەوەی کە لە بواری پەروەردەیەوە کاری لەسەر بکەن. بڵێ لە ڕاستیدا ئێمە جگەلەوەی کە لە کاتی دەوامدا یادی ئەم بۆنانە دەکەینەوە زۆرجار لە کاتی پشوەکانشدا ئەم حاڵەتانە هەیە بۆی ئێمە لە سایت و پێیجەکاندا تەنانەت مامۆستایەکان هەندێک جار پێشەوەی بۆنەکە بکەوێتە ناو پشوەکە ئێمە ئامادەکاریمان بۆی کردو لە ناوەندەکانی خوێندن وەکو پیشانگایەکی مەسەلەن هەمە ڕەنگە داوەتنامە و بانکێشنامە بۆ چەندین بڵێن بەرپرسان دەکەین بۆنەوەکانی داهاتوومان دەکەین بۆی ئاشنایان بکەین کە ئەم بۆنە نیشتیمانی و نەتەوانێت تا چەند گرنگە ئەوانیش شارەزای لەبارەوە هەبێت. باش مامۆستا کۆبەس لە کۆتاپرسیاریشدا با بپرسم کاتێک کە وڵاتێک وەکو پەنابەر کەسێک وەکو پەنابەرێکێتە وڵاتێکی تر یەکەم شت ئەوەیە کە فێری کولتور و زمانی وڵاتە دەبێت لە کوردستان ژمارەی زۆری خەڵکی بیانی دەژین ئەوانش بە زمانی خۆیان و بە لە قوتابخانەی خۆیان دەخوێنن ئایا وانەکانی ئێمە توانراوە و زمانی مەتوانراوە تێکەڵ باوانەکانی خوێندنی ئەوان بکرێت وەکو نمونە وەکو کوردستان؟ لە ڕاستیدا پرسیارێکی زۆر لە جێیە ئەوەی جێگای سەرنج و تێبین یا ئێمە چەند قوتابخانەیەکی نێودەوڵەتیمان هەبوو لە کوردستان تەنانەت هەندێک لە قوتابخانە ئەوان کە پێدەوتێت ناحکومیەکانیش بەو شێوەیە باەکان بە زمانی شیرینی کوردی نەدەدا حتا ئەم کابینەیەش بەڕاستی بە ئەمانەتەوە دەرن بەڵام لەم کابینەوە ئێستا کتابی ڕسمی حتا لە خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە بە ڕسمی دەرچوو کە ئەوانەی لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان دەخوێن پێویستە زمانی کوردی باخی پێ بدرێت بە کتابی ڕسمی بە هەموو ناوەندەکانی خوێندن چووە ئێستا ئێمەش خۆمان لە نزیکەوە متابعە دەکەین تەنانەت وای لە هاتبوو یعنی ئەمە شەرۆکو ببیرێنەوە هەر قوتابخانەیەکی نێودەوڵەتی منهەجێک و پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەبوو بەڵام ئێستا ئێمە شتێکمان کرد لە ڕێگای ئەم کابینەوە لە پرۆگرامەکان و چاپمەنیەکان بەدەست پێشخەری هەموو لایەک یان لەسەر دکتۆر ئالان چمان کرد هەستا یەک منهەجی موحەدماندانە بۆ ئەوەی هەموو ئەوانەی کە زمانی کوردی نازانیان بیانینە لێرە دەژین ئەوان ئاشنا بێن بە زمانی کوردی. زۆر بەڕێز ئاکۆ سابیر سەرپەرشتیاری پەروەردەیی سپاس کە لە کوردستان 24ەوە لەگەڵمان بووی. زۆر سپاس.